بنای خوای گەورە میرەبان سەرەتا بە خێراتندان دەکەین دەستان خۆش بیت دیارە ئێمە لە لەخی سوورانی دەستگانوری حیکمە لە درێژەی کار و چاڵاکیەکانمان ئەم ساڵ لە مانجی هەشت پرۆژەی دۆستانی قورئان بۆ جاری سێم ڕامانگەیاند سوپاس بۆ خوای گەورە خەڵکێکی زۆر خۆی ناونووسکرد نزیکەی 1000 کەسێک 1000 بەڕێز خۆیان ناونووسکرد لەم پرۆژەیە پرۆژەکەش سۆران و دەوروبەری ئەگرێتەوە هەم قەزای سۆران هەم قەزای ڕەواندز و چۆمان و ناحیەکانی قەسرێ و خەلیفان و هەریر و باسرمەش دەگرێتەوە ئەمڕۆژ تاقیکردنەوەکە ئەنجام بدەین ئینشاءالله پرۆژەکەشمان بریتە لە تاقیکردنەوەیەک لەسەر پەرتووشی تەفسیری سوورەتی ئەلحوجورات کە لە دانراوی لەخەکەمانە بە نزیکەی تیراژی 1200 دانەمان چاپ کردووە زۆر زەرورە لەبەرەوەی قاستن لۆ ئەو سەردەمێکە ئێمە تێداینە کە سەردەمێکە بەڕاستی پڕە لە یعنی وەکو برێی لە بێدینی لە کاری ناشیا و لە کاری خراپ زۆر زەرورە کە گەنجانی ئەو سەردەما کە منداڵەکانمان لاوەکانمان شارەزایان پەیدا ببێ لە قورئان لە سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەستخۆشم هەیە بۆ دەستگانەوەی حیکمە کە هەستان بە کردنەوەی سوورەتی ئەلحوجرات من شوکە مناڵێک هەستان بە تاقیکردنەوە ئەنجام دەم بەنای خوای گەورە میهرەبان پێشەچی سڵاو و ڕێزمێ بۆ دەستخۆشیتان لە یەکەم واروها شتێکی چاک و پاکە یعنی ئەو جۆرە دەورانە بکرێنەوە و هیواداریشن ینی لەو جۆرە دەورانە زیاتر گرنگی پێ بدرێت و ئەوە من یەکێک بوو لەو بەشداروانە و زۆریشم حەزم کرد ینی بەشداری بکەم و دەستخۆشیش لە ئێواکەم من لە ئیمتیحانێکی دیکە بەشداریم کرد کە 100 فەرموودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئافرەتان بوو و لەگەڵ ئەوەدا تۆمۆحم زیاتر بوو و ویستم بەشداری لەم ئیمتیحانەش بکەم زۆر گرنگە چونکە هەم شارەزایت لە ئاینەکەدا پەیدا ئەبێت و هەم زیاتریش ئەتوانی هیوایەکانت بگەیەنیتە جێ وەک لەبەرکردنی قورئانی پیرۆز بە تەفسیرەوە یاخود لەبەرکردنی فەرموودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو سوورەتەدا کە باسی لە ڕێزگرتن لە کەسانەکە و باسی غیبەتکردنەکە و باسی گەلەکانەکە کە باسی گەلەکانەکەەوە چۆن ڕێزی یەکتری بگرن و چۆن یەکتری بناسن و چۆن یەکتریمە خۆش بێ خوای گەورە ئێمەی بۆ دروست نەکردنەوە کە ڕاخنێ و پەنارە لێک دیبگرن بۆ ئەو درستی کردن و کە سوپاس و ستایشی خوا بکەین و سوپاس و ستایشی خوا بکەین و بیپەرستین تا ئەو ڕۆژە دەگەینەوە زیاتر